وەختتان وەخێر لە دوای ڕووداوەکانە 7 ئۆکتۆبر ئێمە ئەو ئۆکتۆبرمانە ناونیا بە ئۆکتۆبرە کۆتایی، ئۆکتۆبرێک کە ڕواڵەتە شکست ناپەزیرە ئەوی ترە بەدەسەڵات دەرکەوت و بە شوێنە ئەوە سلسلە ئیتفاقاتێک ڕوو ئەدات. ئێمە لە جەریانە ماجەراکانە چەند ساڵ ڕابردووە وتمان دەوڵەتە ئێرانی بەرەو گۆڕینە دەمامەکە خۆی ئەڕوات و لێرەدا تەمامە ئەوانەی کە پێیان ئێژن نەیارانە دەوڵەتە ئێرانی، کۆلۆنیە دەوڵەتە ئێرانین، یارمەتیدەر دەوڵەتە ئێرانین لە گۆڕینە ئەم دەموچاوە. سەرەتا من یەک و دوودانە دەرسە سیاسی بۆ کەسانێک کە گیرۆدەی سیاست نیەن، بۆ کەسانێک کە لە شوێنگە لە جۆرا و جۆر و حەوزەگە لە جۆرا و جۆر و بازنەگە لە جۆرا و جۆرە پسپۆڕیان هەست و کارە سیاست فقط لە شاشەی تەلەڤیزیۆنەکان و بە شێوەی بژیت و بمرێ ئەی بنەڕێوە. لێرە بە بەکارهێنانە کۆمەڵێک دیمەن دەرسێک بۆ کەسانێک کە گەلێکیانە بێنە ناوە وادیە سیاست بدەم. بزانن وە پێشە چاوە خۆتان بێرنۆ کۆرپۆرێشنە ئێرانی یا کۆمپانیای بازرگانی ماسک دەوڵەتی و دەمامک دەوڵەتی ئێرانی ئیعلامەکە 85 ملیۆن نەفەر خەڵک لەو قەڵەمڕەوە ئەژیت. بەڵام لەم 85 ملیۆن نەفەرە کۆمەڵێک دەموچاوە دیاری کریاک کە نابن بە 200 کەس دائیمەن لە ڕێی شاشەکانە تەلەڤیزیۆنەوە، چە بە عنوانە کاربەدەستە جمهوری ئیسلامی، چە بە عنوانە مخالفانە جمهوری ئیسلامی پرزنت ئەکرێن، پرمۆت ئەکرێن، پیشان ئەدرێن. ئێوە ئیشێ لە خۆتان بپرسن لە مەراسمە دانە نۆبلێک کە 1 ملیۆن دۆلار قیمەتیسی بۆ ژنێک کەوا لە زیندانە ناگەهان چه ئتفاقێکە کەفێ کە ئەم ژنە بەرجەستە ئەوێتۆ. بزانە ئەمەی کە 1 ملیۆن دۆلار ئەدرێت مهم نییە، ئەمەی کە تۆ 100 ملیۆن دۆلار بی کە بەس خەڵاتە سڵحە نۆبل بدەن بە کەسێک. لەگرا تۆ کاتە خۆی هەڵقێ و سریاڵێکی تەنزی لە ئێران ئەدا بەناو بەرەرەیەکان زاهرەن مشتێ شێت بوون کە دانێ ئاقڵیان تێکەوتوو. لەناوە ئەمانە کارەکتەرێک بوو بەناوە شێر فەرهادە بەرەرە. شێر فەرهادە بەرەرە عاشق کەنیشکێ بوو بەناوە لەیلون. ئەیوت گەرەکمە بڕۆم 2500 من بەم بە کلکەوانەیە ئەنگوستیلەیە تا ناوم بڕواتە نێوە تاریخە بەرەرە و مێژوویە بەرەرە تا نیشانی بدە من چەنێ لەیلانم خۆشگەرەک بووگە، لەیلونم خۆشگەرەک بووگە. یەکێ پێیوت کاورای ئەحمەق بەجێ ئەمەی کە 2500 من بەی بە لەیلون ئەوەی مێژووی بەرەرە ئەنووسێ بەگووریە، بڕۆ 50 من بەوە بەگووری ئەنووسێت و کلکەوانەیەکی 5000 منی داگەسۆ لەیلون. ئەمە چ کارێکە؟ نظامە سوڵتە وا ئەکا بەجێ ئەمەی کە خەڵک تەعەیون پەیاکە، خەڵک وادارە بە ئیدەیەک بوێت، خەڵک قەستە دەسەڵات پەیاکە، خەڵک دا ئەنێ لە جێگەی خۆی کۆمەڵێ تف ئەکاتە ناو مێشکە خەڵک مشتێ بوو کە شوشە تێرێتە بەرە شاشەیە تەلەڤیزیۆن وەکو ئەنتەر ئەیان ڕەقسێنێ و ئێژێ ئەمانە ڕەهبەرانە تۆیەکن کە تۆ کەس نازانێکی، تۆیەکن کە تۆ دەنگ ناکەی یا لە لەحزەیە مەوعودا ناگەهان لە پەسە بمبارەنگە لە زەهنیە تێیتە خیابان ئێژی بژیت یا بمرێت، بژیت یا بمرێت، ئیتر کەس ناداسێ بیژمریت نەمریت، نەبۆ کەسێ مهمە نە کەسێ تۆ ئەناسێ. 500 نەفەرەکە وا پارەکە کوشیان کێ ئەیان ناسێ؟ کەستان ئەیناسێ؟ کەستان وەبیری تێرێتۆ کێ بوو؟ کەستان وەبیری تێرێتۆ
كأحيانا كنيشكي مثلا بناوة إلهام كم مثلا لنو شهرا وكجياغا كيبو إلهام كيبو إلهام چۆن گەورە بوو إلهام حەزی بە چیە کرد کەس نازانێ کێ بوو تەواو وەلێ بوو بە چی بوو بە دەرزیە بەربەرۆکە ئینقلاب بازانەژن ژیان ئازادی بەڵام نە کەسێمە ئاساتە دایکە ئەو ئەزانێ نەمە ئاساتە باوکە ئەو ئەزانێ نە ئەزانێ کێ بوون نە جایزەی سەخەرۆفیان پێ ئەدرێت نە بە قەهرەمانیان ئەزانن بازیکردن هەر ئەمەسە من خەریکم ئێوە فێرە سیاسەتەکەم من خەریکم سڕە مەگوو بە ئێوە ئێژم بۆ ئەوانەتانەوە دەسی ئەجۆڕێت بۆ ئەوانەتانەوە نازانێ دەسەڵات چییە بزانە ئەنتەرێ وەکو گولشیفتە فەراهانی هیچێک نییە چوار معشوقیشی نییە معشوق حەزی پێ بکەن نێسی لە تەنیایی خۆیە لە فەڕەنسا خەریکە داپڵۆسێ شاشەی تەلەڤیزیۆن ئەمە زلەوە ئەکاتۆ ئەمیش قەڵەمی ئارایشەکا و تێتە بەر شاشەی تەلەڤیزیۆن و ناگەهان سەرتیترە خەبەر لێدن گوڵشیفتە فەراهانی لە مەراسمە کەزائیە نۆبێلا شرکەتی کرد چ اتفاقی کرد شرکەتی کرد خۆ کردی دێوە من چی تۆ لە مقابڵە ئەمە یە عەبەیە مهتەدیە کە تەزوانە عمقە ئیجتیماعی هەست نە دیسکۆرس سیاسی هەست نە چوار نەفەری هاورگەس هیچ گەورەترین ئەکتە عەبەی مهتەدی چییە ئەمەسەوە تەقی ڕەحمانی شووی نەرگسە محەممەدی دعوەتی کردگە بۆ مەراسمە ئێهداکردنە نۆبێل کە ئێمە فکرەکەی خێری مهمە باوکەجان نۆبل دریاگە ئەمە ئەبێتۆ هێزە ئیجتیماعی کاکە تۆ بنوارە دەوروبەرە خوات چوار نەفەر لە بنەماڵەی خۆتا ناتوانی کۆ بکەیتۆ بیانوەی بۆ داوای ژنێ چوار نەفەر ناتوانی کۆ بکەیتۆ قەمەرێ تاکسیەکی پێ بسێنی بە یەک و کارکن ئیمڕۆ بە شەراکەت تاکسیە بسێنی 6 مانگی تر کاورا لە برسیبوون دەرهات یا گەرەکێ بەشەکەت بسێنێ یا بەشەکەت پێ ئەفرۆشێ چۆن کاورا لەسەر شاشەی تەلەڤیزیۆن لە نمایشە ئێهداکردنە جایزەی نۆبێلا بووگە سۆ ڕەهبەرە ئۆپۆزیسیۆنە مەردمە ئێران چۆن هەروە لە خۆیوە ئەمە تۆ ئەواتەوە سەروبەندە خومەینی سازی ئەمە تۆ ئەواتەوە سەروبەندە پارەدایم شیفتە 57 کەوە درۆ ناوی ئەنێ ئینقلاب دروش ئەەکەی ساڵە 1991 لە هەرێمە کوردستانە عێراقا من نایێژم هیچ دادەیە کڵاشنیکۆفی نەگرتە دەست من نایێژم خەڵکە سابوونکەران و خەڵکە توی مەلک و خەڵکە دەرکە سەرا تفەنگی نەگرتە دەست و نەیدا لە ئەم لە سوورەکە من ئێژم تا ڕۆژە بەر لە حەملەیە بە کوێیت یەک نەفەر لە شارە سلێمانیە خۆی لە هیچ شانەیەکە بۆ لێدانە لە حکوومەتە بەعس ئامادە نەکردو نەیکردو بۆیە وەختێکیش دایان لە ئەمنە سوورەکە شانەکان نەمان یەکێتی حەپەلوشی کردن پارتی حەپەلوشی کردن حتا جاشە تفەنگچیەکان بەهۆی ناوە کۆنیان و غوسڵە تەعمید ئەدریان لەلایەنە پارتی و یەکێتیوە بۆیە شەڕ ساختەیە ناوخۆیە بینی یەکێتی و پارتیان دروست کرد تا دەسەڵاتە مطلق یەکێتی و پارتیوێ ئەم پێژن سیاست ئەوە نییە خەڵکی بخەڵەتێنی فەقەت 1 ملیۆن تمەن بوجە بتزی سیاست ئەوەسە تۆ چۆن ئەڕۆی لەو سەرەدا ئەنیشی ئەویتۆ ڕەئیسە ئەم گشتە خەڵکە تۆ تایسە فکر نەکردو مەسعود و ئەوەنە باڵاو وەلاڵبوونە زوانی چۆن بوو گەسۆ ساحێ و 5 ملیۆن نەفەر خەڵک چۆن بەچی بە قارەمانیەتی و ئەسلحە کێشانە پارتی نەبەگیاندان بە ژیری و بە ئاقڵی خۆی نەبەگیاندان تۆ لە جێگەیەکە تەسویرە بۆ دروست ئەکەن تا تۆ تەسلیم بوویت ئەم تەسویرە چییە؟ ئەمریکا ئەمانە تەئید دەکا خۆ ئەمریکا تۆ تەئید ناکا ئێران لەگەڵ یانە ئرتباتی هەست خۆ ئێران تۆ ئرتباتی تێکی توانیە
دخۆمە ڕەبتی بەمە نییە کە ئەمانە عمق اجتماعی و قۆڵایی کۆمەڵایەتیان هەست. ئەمە پێژن سەرسازی دروستکردنە کە لەسەر لەگرا کەس خۆی دروست ناکات، دروستی ئەکەن، بە کەرەستە دروستی ئەکەن، بە میدیا، بە پڕۆپاگاندا، بە تەبلیغکردن، بە یەکتری تەئیدکردن. ئیستا ئەحیانەن چۆن تەقی ڕەحمانی و نەرگس محەممەدی چۆن جمهوری خاهان و چەپەکانە ئێران هێزن لە ئێرانە بە چی؟ بە دیسکۆرس نە، بە ئەمقە کۆمەڵایەتی نە، بە ڕێکخراوە نە. تلڤیزیۆنە ئێران ئینتەرنەشناڵ BBC مصاحبە دائەنێ ژێ دانیشن ڕەحبەرە جمهوری خاهانە ئێران. کۆماری خوازەکان چەند نەفەرن ئەمانە؟ ئارمانە کۆماری خاهی چنێک ئارمانە گەورە و ئیدەیەکی گەورە هەست لە ئێرانە. 5 قەران ناژی، 5 قەران ناژی، نەکەس ئەیناسێ، نەکەس بۆی مهمە. تەرەفدارانە سەڵتەنەتە پادشایی یەک دێر ناتوانن خۆیان پێناسەکەن سەڵتەنەت یعنی چی؟ یەک دێر لە بهترین حاڵەتا دەست ئەکا بە قیاسکردن. وەڵا لە دەورەی شاهان نەسرین سێمەمک بوو، پەری باڵابەرز بوو، ئابجۆی شەمس بوو، کافە کابارەیە فڵان لە لالەزارە تارانە بوو. تەواو سەلتەنە تەڵەبی یعنی ئەمە. دەی ئەمە هێزی لێ تێتە دەرەوە، کەسێ بۆ خاتری ئەمە خوێن ئەڕژێت، کەسێ بۆ خاتری ئەمە خوێن ئەدا؟ نە. 85 ملیۆن نەفەر ئینسان خۆیان ئەکەن بە بێگانە لە ماڵ خۆیانە، چون کاورا یا معلمە، یا دوکاندارە، یا پزیشکە، یا مهندسە، یا بیزنسمەنە، کاری بم کارانو نییە. پس ئێمە فێر بووین زانیمان هیچ کەسێ لە گرا خۆی دروست نەکردگە، سازندە نەوگە، خولقێنەر نەوگە، لە دڵە مشتومڕ نەهات کەسە دەرۆ، دروسی ئەکەن، بەرزی ئەکەن و ئەیناسێنن لە ڕێگەی شەبەکەهای ئیجتماعی، لە ڕێگەی تلڤیزیۆن و ناگەهان پێژن ڕەهبەرە ژنان، ڕەهبەرە پیاگان، ڕەهبەرە پەزەکان، ڕەهبەرە فڵان. دێ ئێمە چەند نەفەری وا لە شوێنە؟ هیچ. چەندێک توانی هەست ئینسانەکان خاتە شوێنە خۆی؟ هیچ. چەندێک ئەتوانێ باڵانسە دەسەڵات بگۆڕێ؟ هیچ. سوال سەرە پەتەکە واوە دەسەکێوە. بزان با مثالێکتان بۆ لێ بەم. بۆ ئەم خەڵکە مغلق قسە ئەکا، بۆ ئەم خەڵکە وازح قسە ناکا، سەریح قسە ناکا، پێسی ناگرێت و قسەکەی؟ ئەمە دەلیلی هەست. دەلیلی فەرهەنگە ئوروپاییە، فەرهەنگە دەرباریە. فەرهەنگە دەربار چی بە تۆیژی؟ دەربار نەمادە دەسەڵاتە، بارەگای پادشا قودرەتمەندترین فەردە. لە دوای پادشا پۆستەکان تەقسیمەکە. دائیمەن کەسی تر مەوجودن کە ئەم پۆست و مەقامانەیان گەرەکە. ئەوەی بڕواتە ناوە ئەم مناسباتە فێر ئەوێت ئەزانیت ئەگەر بە شێوەی مستەقیم ڕوبەڕووی پادشا یا ئەو کەسە بێتەوە کە پادشا پۆستی پێداگە سەری لە بینەچیت. بۆیە ئێشێ لە بنۆ بە پزگەخەنە لە دواوە قنگە کاورا قەیچیکە. ئێشێ جووتێ پەنجەوانەی مەخمەڵی لە دەستکە و قەلبە کابرا دەربێری تا شوێن دەسی دیارنەوێ. لەگرا چی تێتە دەرەوە؟ زمانە چاپلوسانەی درۆزنانە. من ئەمە بۆچی ولد ئەها هیچ کام لەمانە زاتیان نیە یەکتری تەخریب بکەن، چون یەک ئەربابیان هەست. ئەربابە نەوێ لە بۆ قملیان فڕانەداتە دەرەوە. بۆیە چون هیچ کەسێ خۆی بە ساحێ و قودرەت دەسەڵات نازانێ نالە بنە هەمانەکە. ئەگەر کەسێ خۆی بە ساحێ و دەسەڵات بزانێ، خۆی بە پادشاه بزانێ مەسەڵەن، مەجبور نییە پاساو بێرێت و پادشا فەرمانە خۆی ناشارێت و
وتی بیکوژن ئەیکوژن، وتی کاورا خوێڕیە. بۆ مەسعود بارزانی ناوێرێ بە کوڕەکانە تاڵەبانی سەری حەملەکە لەبەر خاتری مەسعود بارزانی خۆی پیای خەڵکیە، خۆی ئەربابێکی تری هەست، خۆی ئەو پیاگە نییە. بەڵام لەناو پارتیا مەسعود مەیلی بوێت تفکاتە هەرکەمێت تفیان تێکە، ما بەقی زاتیان نیە قسە بکەن، ما بەقیە ئەکەونە دەوروبەرە مەسعود کلکە یەکتری چنین وە زۆڵێتی. ئەمانە فێر ئەوە ئەمانە دەرسە سیاسی نیستە گەرەکمە ئێوە بۆ مناو وادەیەکی تر. دوێکە بە ئەوهامە مشتێ توولە حیزبی فاسدە کۆمەڵەئی و دموکراتی مهرە پایان دریاوە تەواو بوو. من 7 ساڵە پێش بەم کۆمەڵەی و دموکراتیانە وتم کاورای فاسد و ئەزانیتە بەرساختی دەوڵەتە ئێرانی سوحا ئەڕۆی تۆ تەسەدیە مستەرا و کەناراوێکە پێدەن لە ئێرانە، باوەڕکە تەسەدی مستەراوێکە پێنادەن. هەر لەم جەریانی ژینابازیە لەم ئوروپا من خەوەرم بوو کاورا وەکو میگمیگ دەرئەچوو بەرەو کەمپەکانە کۆمەڵە و دموکرات ئەیو ئەڕۆخێ با بڕۆم پۆستە فەرمانداریە شنۆ بگرم. منیش هەموو دانیشە ڕۆڵە مەجوڵێ نایخەنە مشتە مەجوڵێ تۆ ماڵەم قسانە نییەی مەجوڵێ. خۆ چه اتفاقی کەوتکە جەماعەتە سەلتەنەت تەڵەبە ئێرانی بۆ ئەووەڵین بار لە تاریخ سەلتەنەت تەڵەبەکانە حیزبە لۆکاڵی دروست دەکەن. ئەمە ئستثناس لە تاریخە فاشیزم و سەلتەنەت تەڵەبیە، نەفقەت لە ئێران، لە تەمامە دنیا. دوێکە جەماعەتە ئێرانباز سەلتەنەت تەڵەب ئیعلامە مەوجودیەتە حزب ئێرانیانە کوردە مەیهەن پەرستیان کردگە، حزب ئێرانیانە کوردە وڵات پارێز. ئەمە یعنی چی؟ ئێمە یە جەماعەتێ فاسد لە شێخ سەعید پیران و تا قازی محەممەد فاسدمان بوو ئەیان و کورد ئەمرێکی بەدیهی مەوجودێکی تەبیعیە پێناسەکردنی وەزوان و وەجل و بەرگە. وە لەسرە ئەمە خوێنیان لە خەڵکیە گرت. من هاتم وتم ئاغەگیان ئیدراکاتە حسی چاو بۆ چەشایی، ئیدراکاتە حسی ئیدراکاتە ئەووەڵیەیە حەیوانیە. دەوڵەتانە منتەقە کە بۆ ئێمەیە کورد و بۆ چمکە کورد و بۆ ژیارە کوردی مؤامرە ئەکەن، کورد ئەکەن بە قەومیەتێک کە لەسەر زوان و وێسیاگەوە لەسەر کۆمەڵێک ئێلەمانە کولتوری. بزانە ئاغەگیان تۆیە نەوعی لەحزەیە خۆت بخەرە جێگەی حاکمێک، 4 ملیۆن نەفەر ئینسانەوە لە بەردەسا، کوشتنە 100,000 نەفەر لەمانە هیچ تەغییرێ لە دەسەڵاتە تۆ ناخە، هیچ ئەهەمیەتیشی نییە، هیچ ئێشێ بە تۆ ناگات. وەکو چۆن هەرچی شتە کەرەستەس ئەم ئینسانانیشە کەرەستەن. وەختێ تۆ جەماعەتی ئەوێنی لاڵە ناتوانێ قسە بکات، ئێژی یەکێتی بوون یعنی چی؟ ئێژی ئێمە 20,000 شەهیدمان داگە. ئێژی پارتی بوون یعنی چی؟ ئێژی ئێمە 50,000 شەهیدمان داگە. ئێژی پەکەکەی خوێڕی بوون یعنی چی؟ ئێژی ئێمە شەهیدمان داگە، خوێنمان لەبەر ڕوویگە. ئەمە قودسیکردنە ئەمرە سەخیفە بە خوێن. چی؟ مقدسکردنە ئەمرە سەخیف بە خوێنە. دموکراتی من خوێنم داگە. ئەگەر تۆ دموکراتیوی ئەعدامە ئەکەن بۆ لەبەرەوەی دموکرات چەکی نەوەویە؟ نە. لەبەرەوەی قاسملوو بینێتە سەرە بەرد ئەتاوێت و نە. دموکرات لە ئەوجێ ئازادی و مەحبوبیەتە
ساڵە 1358 بۆ انتخابات خبرگان پێشنویسە قانون ئەساسی فقط عەبدوڕەحمانە وسووق دەنگی هاورد لە ئازەربایجانە غەربیە. بڕۆن لیستەکە تەماشاکەن، نە لە ئوستانە کوردستانە نە لە کرماشانە یەک نەفەری تر دموکراتی دیانەوە. بۆ دەوڵەتە ئێرانی دموکراتی ئیعدامەکە بۆ خاتری ئەوەی کە تۆ مردمێ سەخیفکەی لەسەر چتە سەخیف ئێشێ بەهای گەورەی پێبەی تا ئەو ئەمرە سەخیفە بۆ ئەو قودسی بوێتەوە. وەختی تۆ لەسەر شتێکی بچووک ئیدەیەکە هەر کوشتە کاورا فکرەکەم چتە بچووکە فرشتە مهمێکە. بەچی فکرەکە ئەمە مهمە؟ لەبەرەوەی لەبەر خاتری ئەوە ئەکوژرێت. تاگرا متوەجه بووین؟ خۆ وەختە خۆی هاتم وتم تۆ بە کوردە قەومی ئیتنیکی بە مێژوویە ئاریایی دیاکۆ نەچارە ناسیۆنالیزمە ئێرانی ئەەکەی، نەچارە ناسیۆنالیزمە عەرەبی ئەەکەی، نەچارە ناسیۆنالیزمە تورکی ئەەکەی. کوڕە فاسد بە مافخوازی و پرسە کورد تۆ دەربێهترین حاڵەت بەرهەمهێنەرەوەی ناسیۆنالیزمە ئێرانیت و ئەبی بە کورد مەرزدارە غەیورە ئێرانی. ئەمە یعنی هێشتنەوەی وەزعیەتە مەوجود کە حاکمیەتە ماسک دەوڵەتیە ئێرانیە. ئەم ئادرسە ئینحرافیە. دەوڵەتە ئێرانی کاورا هەڵەگەڕیاوە ئەیوت زوانە ئێمە یاساخ کریاگە لە بەرەوەی زوانە کوردی فرە خەتەرناکە جددەن. من هەموو دەوڵەتە ئێرانی خۆی کلاسە زوانە کوردی بۆ دائەنی و لێشی ناترسی. زوانە کوردیەکە نۆکەری و چاپلوسی و خوێڕیگەری و مەطلوباتە دنیای ئەمڕۆ و نۆکەری ئیسرائیل و ئەمریکا و دەوڵەتە ئێرانی لێ بێتە دەرەوە هیچ فەرقی ناکاتەکە زوانگەلەترا، بەڵکە زوانێکی زۆر دواکەوتوترە بە نیسبەتە زوانە گەورەکانە دنیا. من بە ئێوە ئەموە دەوڵەتە ئێرانی هیچ مشکڵێکی تەکە دەمەقۆپانە توانیە، دەمەقۆپانە تۆ هیچ کەسێ ناڕۆخێنێ، هیچ تەهدیدێ لە هیچ کەسێ ناکات. کاورا وەکو قەحبە هاواری یەکردەی وانیە. وا لە بیرتانە زارایان هاورد و ئەیان و زارای نیشتمان ئەمان و ئەم دەڵە ئەوڵەن زوانە کوردی ئەگەر زوانە کوردیە بووە کنیە مەمنوع نییە. دوومەن دەوڵەتە ئێرانی هیچ کەسێ لەسەر زوانە کوردی ناگرێت. زوانە کوردی هیچ ئەهەمیەتێکی نییە بۆ دەوڵەتە ئێران. کلاسە کوردی فێربوونیش هیچ ئەرزشێکی نییە. عەدنانە بەرزنجی لە شارە سنە 25 مەکان و جێگەیە تەدریسە زوانە کوردی هەزوو کەس نایگرێ. تۆ لەو مؤسسە کە تەدریسە زوانە کوردی ئەەکەی مجوزە فعالیەتی باتڵ ناکەن و تۆ چۆ نەگرن دەڵێک کە 10 ساڵ حکمیان دابوو دوای 7 مانگ لە زیندان هاتە دەرەوتی وە زۆر دەرمیان کردگە لە زیندان. ئێمە بۆ ئەوەڵین بار لە تاریخ زانیمان حاکمیەتێکیش مەوجودە کە ئینسان لە زیندان ئەکاتە دەرەوە، لە بەندیخانە ئیخراجیەکە. ئەمە فقط بۆ کوردە قەومی ئێتنیکی اتفاقە کەفت. ئێستا بابین شەرحە ئەمە بکەین. بزانە ئەمە لە سەتح ناو و لە سەتح خەبەرە کە مخالفەتی تەکاناکرێ لە لایەنە ڕزای پەهلەویە کوڕە حەمە ڕزا بسیار مهمە. کەیهانە لەندەن ئیعلامە بەیانیە ئیعلامە موجودیەتە حزب ئیرانیانە کوردە مەیهەن پەرست. ئەمە یەک وەرچەرخانە تاریخیە لە تاریخ ئەحزاب فەشیستە. بزانە ناسیۆنالیزم لەسەری بەتایبەتی ناسیۆنالیزمە ئفراتی لەسەر پەیکەرەیە واحد ملت ئەوێسێت. بۆیە هەر چەشنە تەزادێ کە ئەم پەیکەرە واحدە بشکێنێ لە بەرامبەری ئەوێسن. بەدەن ملت وەکو بەدەن و لەشە ئینسان ئەوێنن. بۆیە دانەیە پان ئێرانیست تەحملی نەئەکرد کە تۆ کوردوی بۆ ئێرانی دەبی. دانەیە پان ئێرانیست هەر چەشنە جگێکردنەوەی خۆ لە پەیکەرەیە ملەتە ئێران
بتجزية طلبي دا أنيا وحملي بتوكر استيق اتفاق كوتك خود فاشيزم بپیچوانه کلتور خوی هاتگه حزب لوکالی کردی دروست کرد. مزان یعنی چی؟ اما اونیه که سلطنت طلبه کان استان کردستان والرسمية أناسن یا تدریس وزوان کردی والرسمية أناسن. اما بو معناسه که حزب ایرانیان و کرد میهن پرست یعنی بفارسی اجه چوسد آمد نوت هم پیش ماست. ها؟ اگر تو صدد بيد نودي شواله دسا تو وقتي حزب قومي كردت هست يعني تدريس بزوان كردي آزاده يعني إدارة كردن سياسي شركتي تيا أكريد وكسانك كبيان خوش بكرد بناسرين للتحزب كردية هان وشوين مديرية مؤسسات دولة إيران. يعني سكرتير أم حزبه بإمكانه فرب بتوانيت للنظام السلطنتي مشروطية إيرانية بيوتو رئيس نخص وزيريش نخص وزير يعني سهم الله ده صلاة. تاقرا متوجبين سؤال قورة أمسا وقتك تو کرد آریایی بوی نوی دیاکو بوی نوی کورش بی ام تاریخی و ایوه کر قحب لسری ویسیاون ومن مقابل تانا ویسیا ایسا لهمانا کدر چو ایسا تو چقسه کدز بیگی امثال مهدی تارانی و گرکی وکو منصور حکمت بیت سوارم من کرد قومی دهاتی بوید امرو بنا تزویحی بریاگا تواو بریا پێیوابوو تەنها خۆوە فارسکەرێکە کە هاتکە جڵەوە کوردە قەومی ئتنیکیە بێئاعتماد بە نەفست بێسەواد دەهاتی بگرێ. چه اتفاقی کەوتگە؟ ئۆکەی. ئێستا شەڕە حیزب دموکرات و کۆمەڵە تەکە ئەمانە چییە؟ چیژن؟ کۆمەڵە و دموکرات حیزب قەومی لۆکاڵین. ئێرانی قەومی لۆکاڵی. در بهترین حالت جمهوری خواهن. است حزبی که کردی قومی لوکالی دروست بگه فرقی امسه که سلطنت مشروط خواه. است مشکل کومالی دموکراتی تک امانه تضاد بین جمهوری خواهی و سلطنت مشروع خواهیه. ایوه سوادتان هست وارد و حوزه بون خوتان و رهبرکانتان نخاڵە کوردبازەکانتان چی سەوادی هەست؟ تو ئەتوانی تەسویرە سەڵتەنەتە مەشروتە بوەخشی بشکێنیت؟ تو ئەتوانی لە مقابڵە تەسویرە پادشاه بریتانیا و پادشاه سوئێدا بوێسیت؟ ئێستا تەزادت تو لە حیزبیە دموکراتی و کۆمەڵەیی تەکەم حیزبە چییە؟ اجي زوانه كردي ام اجي زوانه كردي اجي حزب كردي ودا صلاة سياسي وجي حزب كردي ودا صلاة سياسي مر قاسم لونه وتما ايروني هستيم مر مچنا اجي اما حزب الديمقراط كردستان ايرانين مر خالد عزيزي ديوكني وما حزب الديمقراط كردستان ايرانين دي استا حزب سلطنت خواهانه مشروطه قومية كردية كات كسدرو حرب ناوها بناو اصلا مهم نیه دو نفری واتیا بناو فاشیست ایرانی ایتر بتو نایجه تجزیه طلب اگر تو حزب قومی دروست کی دمقوپان کی تپی 6 متر ناو نفکه کی دریجوید خوی دانه دمقوپان اکات بی 10 متر ناو نفکه کی وید تیر خوارد گوت خوارد چیت هست بویتنیتر چیت هست الرؤية جيما كردها زوان من زبان ما نيجي زبان من توا قصيت الأزبي كي كر يابو تو أتود ما في مروف أمي جي ما في مروف تو إيجي سيكولاريزم أمي جي سيكولاريزم تازة كر حيز أجر تو نمونكت إقليم كردستانه أم نمونكي حكومة بهلوية آب جوي شمسة بري بولنداز كافة تهران للالزارة
سوسنە داریوشە گوگوشە حاڵیت بوو دەربارە پڕتومتراوقە حەمەڕزای پەهلەوی باوکە کوردبازی باوکە مەلامەچەی بارزانیتە کۆڕەحیز خواردە چیژی تەواو سەودای کەناراوەکەتەوە تۆ فکر ئەەکەی ئەگەر سوحا بوێت و ئینتخابات تۆ نوێنەرێکی حیزب بەناوە حیزب دموکرات بەیتە دەرەوە ئەم کوردهای قەومیەتی وا بێشەرەفت و ئیسرارە ئەکرد کورد لە دەمەقۆپان و گوڵوەنی و جامانە و ناونەفەک بۆ گەندێڵی تۆ ئیستا تۆ چاری ئەماکەی من قەسەمە بۆ خۆم بە یەک بشکەن تەمامە ئەوەی تۆ جەمە کرد و جەمیەکە تازەم حەسەن زیرەکیشی هەز وتکێسی لێدەن لە سکەی شادمانی ئەوە هاتە ڕووی دنیا کوڕ شازادەی ئێرانی حەسەن زیرەکیشی هەست تازە حەسەن زیرەک جرتی بۆ قازی حەمەی تۆ لێ نەداگە تەواو قەومە کوردبازی تەواو ئێمە ڕۆڵەی میدیا و کەی خوسرەوی و کەی قوباد و کەی قالۆنچە و کەی نێرەکەر و کەی حەمە چین تەواو ئێوە ڕۆڵەی کەی نێرەکەرن کەی ماکەرن تەواو باختتان خراو داردریان لە ڕۆحتان دەهاتی تۆ ئیستا کوردبازێکی دەهاتی ناونەفەک بۆگەنی هەرچی شاری شیکی پوڵداری تەسویری شاهنشاهی بە درەفشە کاویانی کاوی ئاسنگەرە لە بەرامبەر تا ئەوێسی چه قەڵەتێگەکەی سپێون چه قەڵەتێگەکەی خواردە خاص ئاچمەزی کردی سپای پاسداران نە بۆ خۆیان کوچن ناتوانن دەمە قۆپان بازی بۆ بکەن خۆیان تەزاهورات و کوبانیان بۆ دروست نەکرد خۆیان مەسەیان بۆت نەپاراست خۆیان ڕۆژئاوایان بۆ دروست نەکرد خۆیان قەندیلیان بۆ دروست نەکردگە و حەپۆ کوڕە حیزە حیزب دموکراتی و کۆمەڵی تۆ فکر دەکرد چارە دەوڵەتە ئێرانی ئەکەی چارە ئەرباب ئەکەی سوال کرد دەمە قۆپان لە پێ ئیستا ئێوە شەڕتان چییە شەڕە سەلتەنەتە مەشروعە و جمهوری خاهیە سەوادت هەست لەو حەدە سەوادت هەست لەو حەدە ئەتوانی چاریان کەی ئیستا چی ئیستا لە سنووقت دەنگدان ئەترسی یا ناترسی ئیستا سوحا پارەدایم شیفت کریا ئیجازەیاندا تەحەزوب بوێت و دەنگدان بوێت بابزانی حزب ئیرانیان و کوردە مەیهەنپەرست تریبوونی هەس مەغبوڵیەتە تارانی هەس کاورای کورد وەختێ ئەندامە ئەم حیزبەسە دەم ئەکات و ئێژێما حیزب ئیرانیانە کوردە مەیهەنپەرست کەس پێی ناژێت تەجزیە تەلەب خەفشۆ کەس پێی ناژێ پێی ئێژێ زەندە باد کوردە ئاریایی گوت خوارد ئیسە تۆ بزانە نەدەتوانی فارسی قسە بکەی چەنێ زەرەرە کرد تازە ئەمانە ئەوەنە کوردن تۆ لە دایک و باوکێکی کورد لە باوا و دایەکی کوردنەوەی بە ئەندام وەرە ناگرن یەک ناخالەسی قوبوڵ ناکەن یەک غەش ناکەن فەقەت ئێشێ کورد وێت لە ڕەچەڵەکە کورد وێت وەو پێناسەکە ئێوێژن کوردە خیر اتفاق مەیمونێک و ئافتاب ئامەد دەلیل ئافتاب ها حەپە حەپکەرەکان کورە بابە من ئەزانم ئێوە مشتێ منقاد فاسد بەرساختەی نامتعلق گەواد بوون هەدەفتان ئەمە بوو ئێوە هەدەفتان ئەمە بوو کوردبازی تەواو کوردستانەکەم تەواو کوڕەحیز تەواو گشتی تەواو چیترە هەزبێژی لە بەرامبەرە ئەمانە تۆ گەورەترین دوژمنت کە توت بمامی گوێن تجزیە تەڵەب مارامی کوشەند زەبانی مانێمی دەهەند دێتەواو خۆتەواو نەپێت ئێژن تەجزیە تەڵەب نە زەبانە تۆ نەمی دەهەند زەبانە ئەوەنە بە هەسوەقەی دەرەقنتە حتا گیانە دەرەچی خەجاڵەت بووی 7 ساڵە کەر مەشە هەڵتی گرتگە هەوسارەکەمە دەمە دانیشی نەجووڕی نەوی تۆ
ئاڵەتە دەسە دەوڵەتە ئێران بۆ فازە سەوەم کوڕەکەر شەهوەت هەڵتی گرتو مەقام و پۆست و زندگی کەسیف خەریک و تەحتە ناوە قارەمانێتی بە ئێمەت ئەفرۆشتۆ بڕۆی لەوێ دانیشی دێ ئەگەر ئێمەی ئاخێز نەوایە ئیستە دڵە مەردمە کورد تەقی و ئەگەر ئێمەی ئاخێز نەوایە ئەم ئتفاقاتانە نەئەکەفت ئەوە ئێمەی ئاخێز مەوجودین فاشیستە ئێرانی مەجبور ئەوێ حیزب لۆکاڵیە کوردی دروستکات نەتۆ فاسدە کوڕ فاسد ئەم دروستکردنە حیزبە لەلایەنە ئەمانە دلیلی ئەوەسە تاتوو بفەهمی نە زوانە کوردی نە دەمەقۆپانە کوردی نە هەڵپڕکەی کوردی کوڕ ڕەحیز نە پیچەکە کوردی تهدیدە دەوڵەتە ئێران ناکات نایکات ئەوە حزورە ئێمەس فشاریان بۆ هاتکە ئەم کوردە دەمەقۆپان بازیە شیکی بکەن هەروە کە ئیستا حیزبێکی فاشیستی وەکو سەلتەنەت تەڵەبان لە کوردە قەومی و حیزبە قەومی ناترسێت لەویشە ناترسێت بەلوچیش بێت بێژێ ئێمەی قەومە بەلوچ بۆچی حیزبمان نەوێ تورکیش بێت بێژێ ئەی ئێمەی تورک بۆ حیزبمان نەوێت ئاتە ناوی دەمێژە غەڵەتە کرد بە پێچەوانەیە پرینسیپەکانە فەشیزم ناسیۆنەلیزم ئفراتی بۆچی ئەمان حازەرەوەن حیزب لۆکاڵی دروستکەن ئەوەڵین پەیامی ئەوەسە زوانبازی دەمەقۆپانبازی کوردە ئاریابازی مێژووی هاوچەرخ نەوادەیە حیزێ وەکو قەیقوبا و کەینێرەکەر و کەیماکەر نەوادەیە میدیا هیچ ترسێ لە دەوڵەتە ئێرانی دروست ناکا بەڵکە بەچە دەوڵەتە ئێرانی دروستەکە حاید بوو ئەم ئەوەی پەیامە دوومین پەیام بۆ دروستیەکەن لە مقابڵە ئێوە دروستیەکەن یا لە مقابڵە ئێمە لە مقابڵە ئێمە دروستیەکەن وەختێ فاشیستترین جەریانە ئێرانی چۆکدا ئەدا بۆ حیزبە قەومی لە ئێمە ئەترسێ لە ڕەوایەتە ئێمە ئەترسێ ئەمە گەورەترین اتفاق تاریخی لە مێژووی کوردە قەومی ئتنیکی بوو وە فاشیستترین بەرەیە ناسیۆنالیستە فاشیستە منتەقەی خاوەرەمیانە کە ناسیۆنالیستە ئێرانیە خۆ ئوروپایی پندارە ئاریایی بوو تەن بدا بە حیزبە قەومی وەدای دەی ئیستە تۆ وەم دەمەقۆپان و هەڵتەکاندنە وەکو قنگ هەڵتەکێنە چارە ئەمانەکەی من قەوڵە پێدەم ئەمانە سۆحا بەلی دانسە کوردی بۆ بێرن و مەمک و وەقن و بڕەخسێ تەواو حیزبەکە جێم کاتەوە وای تۆ فکرەکە دەرزەقن و مەمک و لباس و زوو وانە کوردی خەیرێ خەتەرناک و بۆگەن خەتەرناک و هایتە ئێوە گەرەکتان و مەردمە ئێمە بە محاڵقە تاریخ بوون هەتایە بیان کەنە نۆکەرە دەوڵەتە ئێرانی هەتایە تەمەدونە کوردی لە بین بوون چییە زاق و زووقتان لێ نایە چمانی نازانن ئێژن چییە تەوتەئەی دەستگاهای ئەمنیەتی حتا ئەگەر تەوتەی دەستگاهای ئەمنیەتی وێن نیشانی ئەدات کە ئەمانە نە لە زوان ئەترسن نە لە دەمەقۆپان ئەترسن کوڕە حیز نە لە سکولاریزم ئەترسن نە لە حقوق بەشەر ئەترسن ناترسن دەیمە چی تیا بۆ کورد ئیستا هەرچی ڕۆژە کورد تێتە ناوی خیابان هەڵەخات و داخا وە زوانە کوردی ئێژێ بژی ئێرانە ئێمە بژی شاهنشاه ئێستا شاهنشاه نێت ئێوە کەهیر لێبن بژی جمهوریە هێرانی خەیلی قەشەنگ و زوانە کوردی ئێژێتی پەز و وەڵاخەکان وە ئیدراکاتە حیسیان هەست چی ئیستا حاڵیان بوو یا حاڵینەون حاڵیان بوو ئیستا حاڵیت بوو من وەختێ بەرتمە گرت سعیمە کرد وە خۆش و گدە و تێح و ئەمانە حاڵی کەم وڵاخ چون لە سەتحە وڵاخاوی نا تۆ زۆڕێکی بەرساختەی نەهاتای ئەمنیەتی بیت تۆ بنە جوولەکە ئەرمەنیوی وا هاتووی ئەم مەردمە ئێمە نابوودکەی تەواو قەومیەت بازیتان تەواو خوا هەڵی ناگرێ کێشەی ملەتی کورد و پرسی حیزی کورد تەواو بوو وە قەوڵە فارسەکان نە چەک زەدیم نە چوونە
همش اومد تو خونه. گشتی هات، زوان هات، ماف هات، بەشداری سیاسی هات، هەرچی هات. ئەوە ئێمەین دەوڵەتە ئێرانیمان وادار کردە لە ئیفراتی ترین و شیکترین وەزعیەتە خۆیان لە نەسڵە جوانانە پاسارگادیە حیزب لۆکاڵیە کورد دابنێت. بزانە متوجه بووە، منم قسە تکرارەکەم، ئەگەر زوانە کوردی عاملە خەتەر و تەهدید دەوڵەتە ئێرانە، ئەگەر سەکولاریزم عاملە خەتەر و تەهدید دەوڵەتە ئێرانە، ئەگەر لە باسە کوردی تەهدید دەوڵەتە ئێرانە، سەلتەنەت تەڵەبە مەشروتەخواهە فاشیستە ئێرانی حیزبی بۆ دروست ناکە، چونێژەم عاملە تەهدید لە بینمانەوەات. کوڕە گەوادیادت هەوتم وەختێ مەم کۆڵانە بە پەنجە هەنێریتە BBC ونها پسر ئەم وهایە ما هەستەن بیایەند. ئەمە ئیمپراتوریە ئێرانی ئیترا قەرارە پاچکەکانە تر بێری بیدێتە قنە ئێران دروسە. بابا ئێوە بە خەڵکی ئەتانوە جاشن کۆمەڵی و دموکراتی، وەلێ ئێوە خۆتان جاکەشون، جاکەش، ئەوان جاشون، ئێوە جاکەشن، ئیستەیشە جاکەشن. وەگەرنە ئیستە جواو ئەدەن و مەوزە ئەگرن لە بەرامبەرە ئەمە چیتان بۆ ئەمێنێتەوە. ئێژن خاندانە پەهلەوی خراو بوو، هەشتان بۆ نەماوەیتر. کوردبازی تەعتیل، کورد هیچ قدرەتێکی نەمایسە ناڕن بێژن زووانەمان نییە و قونەمان نییە و وەکو قن هەڵتەکێنە هەڵ ناخین و لباسە قەشنگەکەمان نییە و ئیتر تەواوەتەوە ئیستا ڕۆنە سەرە جمهوری خواهی و سەڵتەنەت تەڵەبی. ئەوە قدرەتە ئێمە نیشان ئەدا وا ئێوە خوا ڕسواتانەکە. حزورە گەورەیە ئێمە دەوڵەتە ئێرانی وادار ئەکات دەمامەکە ئێوە دەرخا. تەواو کوڕە حیز مافەکانە کورد تەواو جێبەجێ بوو. مافە کورد ئاڕەدی جێبەجێ بوو وەختی فەشیزمترین تەفەکورە ئێرانی بە کوردە قەومی ئیتنیکی مەجالە دروستکردنە حیزب لۆکاڵیەدا. تەواو مافە کورد دەستەبەر بوو. ئەو مافە وا ئێوە هێژنی دەستەبەر بوو. سەکولاریزم و مافە مرۆڤ و دموکراسی پارلەمانیش کەسێ مخالفی نییە بەنە تەزویحە بەڕیا تو لە دموکراتی تو لە حیزبی بەچکە حیزە پەکەکەی توولەکانە دەوڵەتە ئێرانی و سپاهە پاسداران بیدەوە دەمە قسەکانە پۆمپە ئەوە خۆ من تەحلیلمە کردەمەوە ئەم بەچە حەمەڕەزای پەهلەویە بەچە سپاهە پاسدارانە. وەختی من تەحلیلمە کرد وەختی ئێوە هەڵتانە خستۆ لە بەرامبەر دووربینا بە ئینقلابە دەستە نەمایشی من ئەمە هیچی نییە جددی مەیگرن ئاڵەتە دەسە سپای پاسدارانە، ئاڵەتە دەسە ئەربابە گەورە ئەمریکاس. قسەی من پەسەند نەبوو حتا پۆمپێئۆ بێت بێژێ ئەمە بەچە سپاهە پاسدارانە. پۆمپێئۆ هەفتەی گوزەشتە هات وەزیری دەرەوە و ڕئیسە سیای سابق واتە ڕزای پەهلەوی بەچە سپای پاسدارانە. دیتە سپای پاسداران لە کوردە قەومی ناترسێ، دیتە دەڵەکانە فعالینە مەدەنی گەوادە قنپانەکانە کوردایەتیە دەمە قۆپانی گشتتان مەحسوڵە سپای پاسداران بوون. گشتتان دیتە خوای حەقیقەت نامرێ و باتڵ ڕوئەکە. دیتە ئێوە وەکو ساحرانە دەربارە فرعەون ساحریتان دەرکەوت. هەروەم ڕاحەتی هیچێکتان بۆ وتن نەمایترا. ها وەختی هەوسارە مەخستە دەمتان و گەرەکم بوو بەو سفاتەی پێتان ئەدەم هەوسارتان کەم بێنە دواوە تەخریبە وا دروست نەکەن تا ئیمڕۆ نەخولقێنن وا خوڵقانتان. کوردایەتی تەواو گەینە لوتکەکەی تەواو. ئیستە بڕۆن شەڕە جمهوری خواهی و سەلتەنەتی بکەن. ئیستە دوودانە بۆکانی و دوودانە سنەی و دوودانە کرماشانی ئەم سەلتەنەت تەڵەبی ئەو جمهوری خاوێ قنی یەکتری بدەڕن. خۆ حیجڕەتێکیشی وە کورد نییەتر. کوردبوون گشتی تەواو بوو. دەمە قۆپان هاتە دەس و زوان هاتە دەس و پۆستە سیاسی هاتە دەس و ئیستە لەسەر جمهوری خواهی و سەلتەنەت تەڵەبی قنی یەکتری بدەڕن. دیتە زوانە کوردی بۆمبە ئەتۆمنە و دیتە دەمە قۆپان بۆمبە ئەتۆمنە و
افتاد ئیستا تۆ چه خلووسێکە هەست لە بەرامبەر ئەمانە؟ چه خلووسێ؟ کوژیاگە فرەس کوژیاکەدا حیزب کوردیت بوێ؟ کوژیاگەدا زوانە کوردیت بوێ؟ ئەم ئوموراتە سەخیفە کوڕە سەخیف ئێوە حیچێ نەشد لەولاوە حیزب ئێرانیان و جوانانشی کە پاسارگادیە کوردی دروست بوو. دا بڕۆ کوڕە فاسد سەربازە ئاریایی و هەخامنشی و تابلۆی فەرش و دیا ئەکۆ بازیت ئائیستە ئالەگرا باوکە ساحی و ئەم مردمەی دەراورد. ئایسە دەرکەوت ئێوە 100 ساڵە خەریکن تەمەدونە کورد نابوو دەکەن بە تەحەززوبتان بە چه قیمەتێ؟ بۆ یەکە خۆت و خانەوادەی جاکەش نان بخۆی تەمامە کورد و مێژووی کوردە هەڕاج کرد، تەمامە تەمەدون و کوردە هەڕاج کرد. تەنیا میراسم مادیە بەشەریت نابود کرد کە تەمەدون ئازادە کوردان بوو. تەنیا میراسە بەشەریەت نابودە کرد. تخمە فاحەشەی بەچکە ڕعیەتی توولە جوولەکەی دەسە دەوڵەتە ئێران ئیستەی تو زووانە کوردی نایخوایی تر تەواو تهدیدنە و زووانێ کوردیت بڕۆوە و زوانە حیزەت وا فێری بووگی بڕۆ خاص هەڵبەر و هەیکەلە دەوڵەتە ئێرانە ئەو حیزبە دەرگای وازە هەرچی گەوادە کۆمەڵی دموکراتیتانە ئەیوێنە مەڕواتە ناوی وە پڕەپێ ئەتانوێنم ئەڕۆنە ناوی کوڕ گەواد. ئێمە ماگین لە بین ناچی نابوودتانەکەی دانەدانەتانە تۆپێنین تەواو دابزانم چیتانەز بۆ وتن. خەیلی حرەکەتە مەیمونێک و دەرکەوت ما زەبان نەداریم، زەبانی کوردی زۆر مهمە، زەبانی کوردی زۆر مهمە، کوردە باڕ کەر دۆڕیای تەواو. ئەمە خەیرە ئەتفاقێکی گەورەس و یارانە ئاخێز لەسەر ئەمە ئەوێسن و ئەمە بڵاو ئەکەنەوە تا هەرچی تو لە گەوادە حیزبیە لە منزەر مردمە ئێمەوە ڕسوابێ و ئێشە جواو باتۆ. تۆ لە ڕوبەڕووبوونەوە تەکە یەک کوردە تەکە حیزبە ئیرانیانە کوردە مەیهەن پەرستا چیت هەست بۆ وتن؟ ئەمە حیزبە کوردیە ها، حیزبە لۆکاڵیە ها، لە انتخاباتە ئێران بەشداری ئەکا ها، ڕئیسە حیزب ئیمکانی هەست بتوانێت بێتۆ نخست وەزیرە ئێران ها،